لە کۆتایەکەی باش بوو گەیشت بەخێر بێ. سڵاتان لێبێت زۆ داوای لێبوردنەکەم دووبارە 100 بارە لەبەرەوەی لە ئیش بووم هەتا ڕۆشتمە ماڵەوە تا ئۆسکی ماڵگرت و هاتم بەڕاستی پێم چوو زۆر داوای لێبوردنەکە. ئەرە وەڵە جوای ژنانەوە نابەخوا زۆر سوپاس. ئەرە وەڵا نووسین ئیش نییە بۆ بەژیانە و بەردەوامە بەڵام کارکردنیش ئەرەوەڵا جیایەوە. ئەرەوەڵا کتێبی دووەمم تازە چاپ بووە بەڵام هێشتا ناساندم بۆ نەکردووە ئیشەڵا لە ماوەیەکی نزیکە ناسانی بۆکەم. زۆر جیاوازی هەیە. کتێبی یەکەمم ڕۆمانێک بوو کە زۆر جوان بوو توان بڵێم لە ساڵێکە 1000 دانم لێ چاپ کرد تەواو بوو تا سپاس بۆ خوێنەرێکی باشی هەبوو. کتێبی دووەمم تایبەتە بە پەروەردەی مناڵان کۆمەڵێک چیرۆکی زۆر پەروەردەییە زۆر جوانە کە بۆ مناڵانم نووسیوە. لە ناو کتێبەکەتەوە بزانم بەرهەمەکان خۆت بە دەنگی خوێندووتەوە یا ئەوەی بۆ زیادەکەی؟ ئەوە لە پلان مایە بە دەنگی بیخوێنمەوە بەڵام هێشتا نابەس کتێبەکە بە جیا چاپ بووە و خوێندنەوەکەیم دانەوە بۆ دواتر. فیلمی یەکەمتمان بینی و فیلمی دووەمت لە کاری مۆنتاژەوەیە؟ فیلمی دووەم بەڵێ فیلمی دووەمە بزان مۆنتاژی تەواو بووە. دڵنیا کەسێکی هێمن و لەسەر خۆیە لە فیلمی یەکەمیشی کەسایەتێکی نزیک بوو لە خۆیەوە بەڵام فیلمی دووەم ئەو ترایلەرانێک ئێمە بینیمانە فیلمێکی ئەکشنە ڕۆڵەکەی تۆش بە هەمان شێوەیە؟ ڕۆڵی من لە فیلمی دووەمە ئەویش تا ڕادەیەک وەکو فیلمی یەکەمە وەک خۆتەڵێ کارکتەرێکی نەرمم هەیە ڕاستە ئەکشنە بەڵام تۆزێک منی نەگرتوێتەوە ئەو ئەکشنە. کەی بەرهەمیە کەی بڵاوەکرێتەوە چۆنە ئەکتەرەکانی کە لەگەڵتن کێن؟ وەڵاهی ئەوە مەگەر دواتر کە نزیکی بڵاوبوونەوەی بوو زانیاری زیاتر دەدەم بەڵام ئێستا لە مۆنتاژایەوە بزانم لە ئایندێکی نزیکە بڵاو بێتەوە. زۆر باشە. ئەوە کۆی کە نووسی دەنگیشە زۆر خۆشە زۆر جارگوێمان لێ بۆ کە شارە خوێنیتەوە یا شەوان دانیشی کورتە سناپی بچووک بچووکە کەیشتمان بۆ خوێنیتەوە اینجا ئەمڕۆ شتێک لەوانەی خۆت بێ یا شتێک بێ کە حەز لێ بێ بۆمان بخوێنەرەوە؟ وەڵاهی شاعیر نیم هەتا شعرم نووسی بۆ شعر بخوێنمەوە تۆزە و ئەحساسە لە شاعیرە زیاترە بەڵام نووسینیش هەنێ پارچە نووسین هەیە شعر نییە بەڵام جوانە هەنێجا لەگەڵ خۆتە ئەی نووسی و ئەشی خوێنیتەوە. وەڵا ئێستا حازر نییە مەگەر بە ناو پۆستەکان وا بگەڕێم زانم شتێکمان بۆ بدۆزەرەوە زانم چیم هەبوو ئەمەم هەیە کەمێک کۆنەوە تا هی پارە ئەڵێک هەندێک جار پێویستە تەنها بین تەنهاییەک تەنانەت دوور لە سێبەری خۆشمان هەندێک جار پێویستە بێجەنگ بین تەنانەت دەنگی خەیاڵەکانی ناو مێشکیشمان بوەستێنین پێویستە دڵمان دەربێنین و لە قوڵایی دەریایەکی ڕوون دای بنین تا پاک بێتەوە لەو خۆشەویستیانەی کە بە هەڵە تێمان کردوون. بەڵێ هەندێک جار پێویستە تەنها بین ئەوەندە تەنها کە خۆمان بدۆزینەوە. دڵنیا پاک بوویتەوە لە خۆشەویستی هەڵە؟ ناڵین خۆشەویستی هەڵام من بێڕێزی بە هیچ کاتێکی خۆشەویستی ناکەم چونکە ناوەکەی بە خۆیەوێتی هەموو کاتێک و زەمانێک جوان بووە بەڵام ئەو نووسینە بەس بۆ خۆم نییە من هەندێک جار کە پۆستێکەکەم نووسینێکم پێ جوانە هی خۆمە نووسیومە زۆر خەڵک پێی خۆشە هەر کەسە بۆ خۆی هەڵێگرێتەوە دوایی بۆم دێتەوە سیرەکەم هەر کەسە و لەسەر ڕسمی خۆی دایناوە دیارە ئەو لەو حاڵەتە یعنی زۆر جا من کە ئەنووسم هەمووی بۆ خۆم نییە بۆ بینەرانە بۆ ئەوانەیە کە حەزەکەن ئەوانیش لەو هەستەیە بن بەڵام من ئەینووسم بەخە تۆزێکی کەت ئەخیر بین لێمانێن فەرموو